بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والبركاته على رسول الله. عزيزان خۆشەویستان لە پرۆژەی بەهای فەرموودە لە فقی فەرموودە گەیشتینە فەرموودەی 135 کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن للطاعم الشاكر من الأجر مثل ما للصائم الصابر. بۆ ئەو کەسەی کە خواردنێک ئەخوات و سوپاسی خوای گەورە دەکات پاداشتی هەیە هەروەکو ئەو کەسەی کەوا بە ڕۆژوو ئەبێ و خۆڕاگرە. ئەم فەرموودەیە کۆمەڵی فقی جوانمان دەست دەکەوێ یەکێک لەوانە گەورەی و دەربڕینی پێزانین، گەورەی و دەربڕینی پێزانین بەوەی کەوا تەبەن شکرانە بژێری دەربڕینێکە کە ئینسان من بەم کارە بەم خواردنە ئەزانم کەمە هی خوایە. فقی دووهەم لە بیر نەکردنی ناوی خوا بە تایبەتی لە کاتی حەزەکاندا، چونکە شەیطان لە کاتی حەزەکاندا دەوری تایبەتیە بینێ بەهۆی ئەو حەزە و بەهۆی ئەو ئارەزووە و بەهۆی ئەوەی کە تۆ ڕەغبەتت بۆی هەیە وریانە بیری خوات لە زیهنا دروستەکە و لە بیر تێباتەوە، بۆیە لە کاتی حەزەکاندا هەموو جۆرە حەزەکان بە تایبەتی خواردنەکان ناوی خوات بیر نەچێ. فقی سێهەم بە ڕۆژووبوون و سوپاسگوزاری، بە ڕۆژووبوون سوپاسگوزاریەکی فعلیە، یعنی بە فعلی و بێدەنگی تۆ کاتێکە بە ڕۆژوو ئەبی سوپاسی خواکەی. خۆڕاگریش لەسەر هەر کارێک بە هەمان شێوە سوپاسگوزاریەکی بێدەنگیە، بۆ یەک و سوپاسگوزاری زاریمان هەیە سوپاسگوزاری فعلیشمان هەیە. ئەگەر ئەو کەسەی کە بەدەم ئەڵێ ئەلحەمدولله و ئەو کەسەشی کە بە ڕۆژوە بە خۆڕاگری لە بەرامبەر توونێتی و ماندووبووندا ئەویان سوپاسگوزارێکی زارەکیە، ئەمایان سوپاسگوزاریی فعلی خۆڕاگریە. بۆیە لە بەرامبەر هەموو حەزێکە کە گوناه بێ و نەیکەی خۆت ڕابگری سوپاسگوزاری پێوترێ، وەکو وتمان سوپاسگوزاری فعلیە. خاڵی پێنجەمیان لە فقی فەرموودە هەندێک سوپاسگوزاری بە کردەوە دەردەبدڕێت، یعنی هەندێک سوپاسگوزاری هەیە پێویستی بەوەی تۆ بە کردار بیسەلمێنی کە من سوپاسی خواکەم. یەکێک لەوانەی کە حتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چەندین فەرموودەی ترا بۆمان باسەکە کاتێ ئینسان حەزی لە شتێکە و ئەزانێ ئەم شتە ڕێگە پێ نەدراوە قەدەغەیە، کاتێک کە نایکات هەر ئەم نەکردنەی خۆی لە خۆی دانیشانی ئەوەی خوایە من سوپاسی تۆ ئەەکەم، من بەندەیەکی تۆم دەست نابم بۆ کارێک بۆ کردەوەیە کە تۆ پێت پەسند نییە. بۆیە سوپاسگوزاری کردەوەی یەکێکە لە خاڵە گرنگ و ئادابە جوانەکانی موسڵمان. والسلام عليكم ورحمة الله وبركاته.